سڵاو هاوڕێیان هەوڵە دێنەم جارە چۆنەتی گۆرانی بنتە شەلەبیەی فەیروز بڵێنەوە لە بەرەوەی زۆرێکتان لە سمولیەوە بۆتان نردوم یاخود بە ئیمێڵ نردووتانە پێم خۆشە ڕوونکردنەوە ئەم ڕوونکردنەوەی بڵاو بکەمەوە شمولی زۆربەتانەکە ناتوانم یەک بە تەنها بۆتان ئیمێڵ کەم و یاخود تێکستان بۆ بکەم لەم ڤیددیوە بۆتان بڵاوەکەمەوە هیوادارم سوودی لێبینن بێگومان ڕەنگە هەنێکتان بەشی خۆتان زانیاری مۆسیقیتان هەبێ دەربارەی پەیژە و مەقامات و ئەم شتانە ئەم گۆرانیە مەقامی نەهاوەندە بڵێن ڕۆبعەتۆنی بەرناکەوێ لە ڕێوە وتوێتی ڕێمی فاسۆ لا سی بیمۆڵ هەنێ جارڵی دۆ دێز یاخود ئەڵێ دۆی تەبیعی ڕێمی فاسۆ لا سی بیمۆڵ دۆ دێز ڕێ دۆ سی لا سۆ فا می ڕێ هەنێجار دۆ دێزە هەنێجار دۆ تەبیعیەکەیە لەبەرەوە ئەگەر هەچ کامێکیان بێ لەمەیە هەڵە نییە بۆ لەبەرەوەی تێترا کۆردی ئەوڵ دەستکاری ناکەی بۆیە لە بەشی دۆماکە ئەم دۆ تەبیعی بە یاخود دۆ دێز ئەوە بە هەڵە ناڕێژی مۆسیقاکرێ بە دوو بەشەوە بڵێن تێتراکۆردی پێوترێ بەشی یەکەم بە تایبەتی لە پەیژەکانە دەستکاری ناکرێت بەڵام هەندێک جار ئازادیت ئەبێ لە بەشی دۆمە ئەگەر چەند گۆڕانکاریەکی بکەیتە سەر ئەویش نابێت وا بێت کە پەیژەکە بشێوێنی من زۆر سپاسی مامۆستا سەلاحڕەوفەکەم کە پەیوەندیم پێوە کرد ئەم ڕوونکردنەوەی بە تەواتی بۆشی کردمەوە بۆی نەخۆم و نە ئێوەش بە هەڵەدا نەبم لەبەر ئەوەی پەیژە بڵێن پەیژە دەنگەکان ئەکرێ بە دوو بەشەوە تێتراکۆردی پێڵەن چواردەنگی ئەوەڵ و چواردەنگی دووەم بڵێن ناتوانین دەستکاری چواردەنگی ئەوەڵ بکەین بڵێن تێتراکۆردی یەکەم بکەین بەڵام لە دۆما بۆیە دۆیە یاخود دۆ دێزە کابێ لە هەردووکیانە ئەگەر لەو مەقامەیە بیڵێ یاخود ئەسپیکەی نەشاز دەرناچێت هەمیشە ئێمە چەند زۆر بزانین دەبێ پەیوەندی بکەین بۆ مامۆستا بە ڕێزانی کە لە خۆمان لە لەو بوارەیە بە ئەزمونترن تاکومە بتوانین سوودێکی باشیان لێ وەرگین هەر بۆ زانیاریتان من کە ڕێسەرچم کرد لەسەر ئەم گۆرانیە ئەم گۆرانیە لە سەرەتای پەنجاکانە بە هەندی وتراوەتەوە بڵێن ئەمە نقاشێکی گەورە هەیە لە مابەینی بڵێن چۆنەڵی خێزانی ڕەحبانیە کە ئەم گۆرانی وترا ئەمانەڵێن نەخێر ئاوازێکی حەلەبیە بەڵام لە هەمان کاتە ڤیددیو هەیە لە سەرەتای پەنجاکانە کەسێکی بە هەندی وتراتەوەم ئاوازە بە هەر حاڵ ئێمە ناینە سەر دیتێڵی ئەوە من تەنها بۆشیکردنەوەی ئەو گۆرانیە چۆنەتی وتنی ئەو گۆرانیە شوێنە دوو شوێنی حساسی تیا بە تایبەتی کە زۆرترین هەڵی تیاکرێ من ئەمڕۆ هەوڵەدەم ئەو شوێنە حساسانەی کە ئێوە زۆری نەتان نەشاستان تیا کردووە من هەوڵەدەم بتوانم ڕێکی کەمەوە. با ئێمە سەرەتایان گۆرانەیە کاڵێ بنت شەلەبیە ئەوە زۆرترین جێگایەکە بڵێن دیارترین جێگایەکە ئێوە هەڵی تیاکەن ئەمە یەکێک لەوانە یا ئەلبی تێری لەیلە بە ئێستا تۆزێ خاوێکەنەوە لە بەروی منیش گۆرانەکەم بەڕاستی لەبەر نییە بەڵام لەگەڵ مابن بزانین کە کەسێک ئەگەر منێک یان تۆیەک کە گۆرانەکەت لەبەر نەبێ و گوێت لێ بێ بۆ چەند جارێک سەعیکردن یاخود بتانی هۆنراوەکەی لەبەردەسا بێ و وەکو پێشتر لە ڤیددیۆکانی ترا باسم کردووە چۆنێتی گۆرانی تەن هاوکاری دەکا شعرەکەی بنووسیتەوە چەند جاری خاوی کەرەوە بیڵێرەوە لە بری 10 جار 20 جار 50 جار هەتاکو گۆرانەکە بە تاواتی دێتە سەرزارە دەتوانی دلیڤەریکەی ئەتوانی ئەداییکەی بە جوانی ئێستا کەمێ خاوێکەینەوە با پێتان بڵێم ئەو دوو شوێنە دیارەی لەناو ئەم گۆرانیە کە زەرورە دەنگە بەرزەکە و لەگەڵ ئەو نەبرەی کە دێتە خوارەوە بیکەن بە جوانی گۆرانەکە جوانتر دەرەچێ. بنت الشلبية عيونها لوزية بحبك من قلبي يا قلبي انتي عينيا بحبك من قلبي يا قلبي انتي عينيا ئەم جارە ئەیڵێنەوە بۆی ئاگدار بن
دیسانەوە شوێنە بەرزەکانتان بۆتان بۆ دیارەکەم لەگەڵ ئەو نەبرە هەڵەیە کە پیایە ئەڕۆن. بنت الشلبية عيونا لوزية ئەم تۆزەی کە زۆرترین هەڵەی تیاکرێ لە ڤیددیۆکانی ترا من باسم لێوە کردووە نمونەم داوا کە ئەو نمونەی کۆپی دەنگی سایرۆنی بڵێن ئەو دەنگەوی قەویقی سیارەی ئسعاف و حرەقەکانەکەن سایرۆنی پێڵەن پێم وابێ بە عەرەبی سافرەیە سەفارەیە شتێکی وای پێڵێن با بە هەڵەیانەچم. ئەگەر ئەو پرۆڤەیە زۆر تەمرین بکەن ئەو بۆ دەنگە بەرزەکان زۆر بەجوانی ئەتوانن بیگەێنێ. دڵنیا بن زۆرینەی ئەوانەی لە گۆرانی بێژی تازە و کۆنەکانیش ئەو کێشەیەمانێت چونکە پرۆڤەمان نییە بەردەوام ڕۆژانە بۆیە ئەکەوینە هەڵەوە. ئەگەر بتوانن چەند لە سەیری ڤیددیۆکانی ترم بکەن چەند ڕێنمایەک و چەند ئەکسەرسایزێکم داناوە هاوکاریە بۆ ژێکانی قورکتان دڵنیا بن زۆر سوودی لێبینن. قلبي انتي عينيا سەیری ئەم بەرز بوونەوەیەکە. انتي عينيا کەوا بێ ئەگەر نەتوانی ئەو وردە نەبرانی کە بەکارێنی خۆمە ڕۆبعیتیانێ مە هەمووی تۆن و نیوتۆنە کە تۆ پیاە تێپەڕیکا بێ تەسەورەکەم بۆ زۆر بەتان گوناحە نەشاسکەن ینی ئەتوانن بیڵێن مەبەستم ئەوەیە ئەگەر پرۆڤەی تیا بکەن دڵنیا بە نەتوان با ئەم جارە گوێی لێ بگرینەوە لەو نەبرەیە کە زۆرترین هەڵەتان تیا کردووە. ئەگەر نازانی تۆنەکان چۆنە نازانی مۆسیقا بخوێنیتەوە بڵێن نۆتەی مۆسیقا بخوێنیتەوە کێشە نییە من ئەم وردەکاریانەتان بۆیە بۆکەم بۆی بتوانن بە هاوکاریتانەکەم بتوانن گۆرانەکە بە جوانی بڵێن با گومان لێ بێتەوە. یعنی 5 جارە ها ئەم جارە سەیریکە. انتي عينيا من قلبي يا قلبي انتي عينيا حط القناطر محبوبي ناطر. ئێستەم جارە سەرعترێکەکەینەوە بزانین لە هەم ئەو تۆنە بەرزێکەڵێ ئەمە وتمە بە تەمرینێکە لە سایرونەکان کە تەمرینی پیوەکەناوە دەنگ بەرزەکەیتەوە باشە ئەگەرەوە پرۆڤە بکەیت دەنگە بەرزەکە و بە جوانی نەشازی بۆ نایەت پاشان لەگەڵ خاوێکەکەیتەوە گوێ لە گۆرانی بێژەکەگری ئەزانی چەند جار قوردی ئەلەرێنێتەوە ئەو کاتە نەشاز ناکەی بڵێن هەڵەی تیاناکەی لە گۆرانەکە با گوێ لێ بگرینەوە بەڵام بە نۆرمال سپید بڵێن بە خێرایەکەی خۆی. بنت الشلبية عيونها لوزية حبك من قلبي يا قلبي انتي عينيا حبك من قلبي يا قلبي انتي عينيا حط القناطر محبوبي ناطر يغسل الخواطر يا ولفي مان عليا كسر الخواطر يا ولفي مان عليا الطيب مجروح والقلب مجروح وايام عالبال بتعن وتروح ايام عالبال بتعن وتروح تحت الآية حبي حكاني غنايا يا عيوني تفضل فيا سمار غنايا يا عيوني تتغزل فيا. ئێمە ئەبێت ئەوەمان لە یاد نەچێ کە من هەموو جارێمانەتان پێڵم ببەخشن ئەمە بەکەم و کورتی نییە دەبێ بۆ بیر خۆمانی بێنەوە کە تۆ کادی منیت کەنۆڵتە ناخوێنیتەوە کە ئازەفێک بڵێ نژەنیارێک لە ماڵەکەتانی هەمیشە هاوکاریت کە عسفت لەگەڵ ڵابکە و تۆ تۆنەکان وەرگری بۆ نمونی ئێستا بیۆمسەی بۆ 8 مانگی ڕێک پرۆڤە ئەکا بۆ تەنها 2 کاتژمێر بێتە سەر ستەیج گۆرانی بە لایف بڵێ
ئێمە وازانین گۆرانیتن هەر زۆر ئاسانە کاکە گیان وتمان ئاسانە بەڵام پرۆڤەی تیا بکە بابە نەشازی نەڕوە. باەک ئاگاداری گرنگ هەیە کە لە ڤیددیوکانی تریشا باسم کردو تۆ کە گۆرانیڵێ ئەبێ چەند پرسیارەکەی لە خۆتی بکەیت بۆچی ئەیڵێ بۆچی ئەیڵێ لە کواداتەوە گۆرانی ئەڵێ ئەم سێ پرسیارەگەر توانی جواب بیتەوە ئەتوانی گۆرانەکەش بە جوانی دلیڤەرکەیت. تۆ دڵنیام ئەوانەی زۆرێک کە ئەم گۆرانیم بۆ نێرن وشەکانی نازانن لی تێناگەن چونکە گەر لە وشەکانیت بزانیا ئەوتوانی چۆناهی لەکووە هەستێکی بیتێ چونکە ئەڵێ لەویا کە باسی ئەڵێ خۆشەویستەکەم چاوەڕێمەکە بڵین لەویا کە چاوەڕێمەکە ئیما ئێکتەیاتێ محبوبی ناتر لێرە ڕێک وەکو وایە ئەڵێ محبوبی ناتر ئیما ئێکتەیاتێ یعنی چۆن ئەڵێ وەک شتێ من خۆشەویستەکەم چاوەڕێمەکە ئەبێ بڕۆم محبوبی ناتر یعنی عاشقەکەم معشوقەکەم لەوێ ڕاوەستاوە ئەگەر تۆ بێ وشە بە وشە بتانی هیچ نەبێ لە وشەکانی بگەی لە ماناکەی بگەی دڵنیام هەم بۆ خۆت زمانێکی تر فێرەبی و لە هەمان کاتی شاتوانی گۆرانەکە بە جوانی ئەدایی بکەن. هیوادارم سوودی لێ ببینن لەبەرەوەی ئەم زۆرێک ئەم گۆرانێتان زۆر بۆ نادبوو پێم وابێ بە بۆنەی ئەوەیە کە لەم ڕۆژانەیە لوبناان ئەم کارەساتە ناخۆشەی بەسەر هاتووە هەر بۆیە منیش چۆن پێمان ناخۆشە لە شاکارە کوردەکان کە گۆرانی ئەڵێن دەستکاریەکەن ناشرینیەکەن یاخود بچووکیەکەنەوە پێم خۆشە ئەمانەش ئێمە یادگاریمان لەگەڵ نوێیانە هەیە کەسە گەورەکانی ئێمە دایکەکانمان چوزانم کەسوکارمان خێزانمان هەمومان بەشی خۆمان یادگاریمان لەگەڵ ئەم گۆرانیانەیە هەیە لەگەڵ زۆرێ لە گۆرانەکانە کە هەنێک کەس دێنێ گۆرانێکە ئەڵێ بە نەشازی ئەی شێوێنێ لەبەرەوە هەوڵە دەم هاوکاریتان بکەم بە پێیتوانە هیوادارم ئەو گۆرانیانەی ئەتانەوێ پرۆڤەیتیا بکەن تکایە گوێگرتن پاشان وەرە بیڵێرەوە بە زۆری چەندین جار پرۆڤەیتیا بکە پاشان پۆستیکە ئەبێ هەستێکی واد لا دروست بێ لای خۆت کۆڕێکشن کە بتانی ئەو هەستە لە خۆتا دروست بێ بڵێ نەخێر لەمە باشترم ئەتوانم بێڵم دەنگی خۆ تۆ مارکە گوێی لێ بگرە و پاشان وەرە دەنگی تۆ ئەو گۆرانی بێژە دانێ لایەکە زانە لە کوا جیاوازیە دڵنیام هێندەی ئەوەت شارەزایی هەیە ئەگەر دەنگی خۆت و دەنگی گۆرانی بێژە ئەسلێکە بخەیتە لایەکەەوە ئەزانی لەکوانە شازت کردووە لەکووا قڕگرت نەبرەکانی هەڵەوتوە. ئومێ دەکەم سوودتان لێبینی سەبسکرایبی چەناڵی ئەمەری سعید کوردە بکەن لە یوتیوب بۆ ئەوەی هەر پرسیارێکتان هەبوو یاخود هەر ڤیددیوەیەکم پۆست کرد بیبینن خواتان لەگەڵ. بنتي شلبية عيونها لوزية حبك من قلبي يا قلبي انتي عينيا حبك من قلبي يا قلبي انتي عينيا حد العناطر محبوبي ناطر كسر الخواطر يا ولدي هان عليا كسر الخواطر يا ولدي ما هان عليا بنت الشلبية عيونها لوزية حبك من قلبي يا قلبي انتي عينيا حبك من قلبي يا قلبي انتي عينيا حد العناطر محبوبي ناطر كسر الخواطر يا ولدي ما هان عليا كسر الخواطر يا ولدي ما هان عليا بتلوح والقلب مجروح وايام عالبال بتعني وتروح ايام عالبال بتعني وتروح ئەمە لێرا بەشێکی بە مۆسیقا تەنها بە مۆسیقا ڕوە بەشێکیشی بە گۆرانێکە.
طبعا من هنيك جار ملاحظي اوان بويته وياخد كومنتي ودن الين تو بوچی هربا بلين بدن ايلي بترر بلين او ايلن بايك جوازي گۆرانی بێژان یاخود دەنگ بێژانتان پێ بڵم لەگەڵ مۆسیقیەکە لەگەڵێکێکا کە ژەنیارە ئەو ئازف کەمانچەیە کە مەسەلەن ئازف کلارنێتێکە شتێکە بە کلارنێتەکەی ئەسفەکە بە ئەکۆردێنەکەی ئەسفەکە نازم بە پیانەکەی ئەسفەکە ئەی من چی من ئەمەش ئامێرەکەی منە ئەبێ ئەسفیە بکەم من بۆیە ئامێر زۆر بەکار ناهێنم لە کاتی ڕاهێنان و لە کاتی ڕێنماییەکانە بۆ ئەوەی خەڵکی یاخود هەموویەکێ لە دەنگبێژان اعتیماد بکاتە سەر دەنگەژیەکانی خۆی نەکا پەیوەست بێ بە ئامێرێکەوە پاش ئەنجا تۆن قەیناکە بۆ تۆن وەرگتن تۆنی پاک وەرگێ لە ئامێرەکە کە نەسبە بەڵام نەک هەمیشە بێ ئامێرەکەت لەگەڵا بێ ئەنجا بتوانانی گۆرانی بڵێ ئەمە بۆ خۆی بەهێزکردنی دەنگی و بەهێزکردنی گوێچکەکانمانە کە بەبێ ئامێرێکی ژەنیار لەگەڵیان نابڕۆین ئەوە تا منیش خاوەنم ئامێرم لەگەڵیان ناڕۆم هەر ئەو کۆمنتم هەبوو حەزم کردڕۆنی حبك من قلبي يا قلبي انتي عيني حبك من قلبي يا قلبي انتي عيني حد العناطر محبوبي ناطر كسر الخواطر يا ولد ما هان عليا كسر الخواطر يا ولد ما هان عليا بتهل وتلوح والقلب مجروح أيام عالبال بتعني وتروح أيام عالبال بتعني وتروح تحت الرمانة حبي حكاني سمعني غنى يا عيوني وتغزل فيا سمعني غنايا يا عيوني وتغزل فيا بتلوح والقلب مجروح أيام عالبال بتعني وتروح أيام عالبال بتعني وتروح تحت الرمانة حبي حكاني سمعني غنايا يا عيوني وتغزل فيا سمعني غنايا يا عيوني وتغزل فيا بارالام بارالالالالام بابا بابا لا 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 لا